دەزانم یەک دەڕەفیسا هەندارێ لە جێیەکی لێ دوی بکەم. ئای حەلیم ئای هەڵماڵە تێک پێکە. حەلیم حەلیم بەڵێ وەرە وەرە ئینسان چی بوو؟ کاو دەڕەفیسا ڕەبعەکە دەبێ ئەو پلاکەی چاکەمەوە. ئەدی دەوێت نەردانیە؟ کچێ کاری لێرەدایە کاری لێرەدایە. ئێستا تو لە خۆت مشاوەش کردیە هەندێ نانی ئەو کوڵی جیران ماوەستا کارەبایە دەینێ بابە ناکرێ هەموو جارێ ئەو کوڕی بینین ئەم بە خۆم دەزانم هەوکە کات دەڕەفیسەکە پێ بێ کاری دەوێت نییە بەو خۆیە تو هەنجەتم پێگری دەمەک بەمەک بەخێگری ئەوە برنج سوێرە ئەوە مەرەکەت سوێرە ترشە نازانم چییە کاکە دەبەسە واز بینە خۆ هەرە تو تەقاعود نەبووی لە ماڵێ ئەوە چاو نەکرد باشە باشە هەرە تو تەقاعودی لە ماڵێ هەر شعانە نەخۆشە چی ببینەوە بزانە تو خواتسی لەو ماڵێ کرد ئۆخوا دڵی نەرمکەی بەشکەم ئیشەکی ببینیتەوە واز لەمە بینیتن وازانی بەس ئەو تەقاعود وەکە چیتەوە ماڵێ ئەو هەموو هەرتەو بۆڵە ئەو هەموو ئای لەو شەنسەیەرە وەڵڵا دیچان وستیە سۆمە تێ سۆمە هەستە بابە هەستە معدەل نووسنی بە سوێنێ دێم هەردووسنی نیوڕۆیە دێم هەردووسنی بە شەو هەردووسنی هەرێ تو چ کاتێک بە خەبەری ئەرێ باوکە نەخۆشم بۆ وازم لێدانی نەخۆش معدەل نەخۆشن ئێتە وەڵڵاهی بابت هەفت دەردی هەیە جێنیە نێشی تر شەرمێش دەکەم برێم باسیش کە برێم نەخۆشم ئەی باشە ئێستا چی دێ پێم بڵە دەی کاو دەڕەفسە ڕەبع پێم لێ پلاک تێک چۆ بچم چایکەمەوە جا من سوزان بۆ ناڕۆی بەدایکم بڵێ ئەوە چییە بەدایکت بڵێ لۆچماداکت دەزانی چ شتێک لە چزیەکی ئاگای لەو ماڵێ هەیە باوکە گیان بۆ ناڕۆیتە دەرەوە جێیەک گۆڕی بۆ خۆت وڵا بابا وەیلی ها دەرمان بکە ئایا کەس داک دەرم دەکات هەستا هەستە دەڵێم ئەو پلاکە بچارەکەم هەستە بڕۆ دەڕەفیسە لۆ بینەوە هەستا لەوەتی تەقاوت بووی ناخۆشی کردووە ئیشە بۆ هەردووکمان دۆزیوەتەوە دەتخوا وازم لەبێنم من نەخۆشم تااقەتم نییە یعنی ئێستا هەڵاستی دەبڕۆ دەرەوە بۆ خۆت جێ بگۆڕە لەگە برادەرەکان چی دێ لەمە من نەخۆشم ئەخەوم دەبنو زان چ قاسازەکەی لەو نیشتێ بنو داوە شێ ئەولات خوایە ئاف لەدەست ئەو ئەولادانە تەلەفۆنێ بۆ خاڵم بکەم لە هەمووی باشترە ئەلو خاڵە عەباس چۆنیت؟ سەلامەت بی سۆما گیان وەزت کو ئەحواڵت؟ وەڵی هیچ باش نیم من لۆ خێر؟ نە من نەدایکم باش نین توش بین بەدەست باوکمەوە کتێک کچم باوکتان گوناحە لەبەوەی تەقاوت بووە ئەو ماوەی دڵی ڕاگرن ئێ خاڵە گیان باوکمە لەسەر سرم بەڵام هەر ئیش بۆ من و دایکمە دۆزێتەوە بێزاری کردوین دەتخوا ئیشێکی بۆ بدۆزەوە تۆ کچێک کچم وا ئیش لە بۆ گەنجان نییە ئەوزە لە بۆ بابەت کچێک کچم وازی لێبینن ماوەک دڵی ڕابگرن ئەگەر نا باشە لۆ ناستە دەری بابستە پێش دەرکەی بابستەکەم برادەران ئێ وەڵڵەهی ناچێت تازە پێم وت خۆشی لێ تووڕە کردم ئێستا کچم هەوکە ئەمە چتان لۆ بکەم خاڵە گیان تۆرە بۆ ماڵی ئێمە قسەی لەگەڵ بکە بەشکم قەناعەت بکە بیبیتە دەرەوە باشە کچم باشە هەوڵێ خۆمی لەگە دەدەم بزانم چم پێ دەکرێتن بەشکم لە کۆرەنگۆی بکەمەوە خاڵە گیان دەتووەرە بۆ ماڵی ئێمە قسەی لەگەڵ کە بەشکم قەناعەت بکات بۆ خۆی بڕواتە دەرەوە لەگە برادەرا وەخت بکوژێت وەڵڵا مردیم لە ماڵەوە لە دەستی باشە کچم ئینشاڵڵا ئێوارێ لە ئیشێ تەواو بووم دێمە وێندەری باشە خاڵە گیان چاوەڕێ تۆ باشە کچم سەلام لە داکت و بابت بکە خدا حافظ باشە خاڵە گیان خوات لەگەڵ مجید عباس يا خو بخير بي عباس يا خو بخير بي مجید ولا كنجني بيا سبليتسي كل عباس خو هذا زانيني ناي تماشاكم كردي هواياكي باجنيا او زنازان خطاي كهربايا
یان بەخۆی تێکچووە ئەتو دانیشە ئەو کە دەستە چی تێرە جێرم چارە تۆ وەرە بڕۆ دانیشە خاڵە. مەجید بە قوربانت من بەرە خوارێ تااقەتم نییە کارەبا لێت بەداو نییە خوشکم بێوەشە بمتەوە هەشتەشە لێرزان دەوەرە وەرە هی سەلامەتی وەرە باشە باش وەرە دێ. وەرە عباس وەرە تو هەردیارنی سەلامەتی گورە عباس وەڵڵاهی لەبە ئیشێ مەجالی هیچم نییە ئای خۆزگەڵ بەخۆت ئەی باشە قسە چی بکەم عادز بابە وەرەم لە قسەی تو عاز دەم ئەتوو تەمەنەکەت گەیشتە 6 ساڵی 6 ساڵە خزمەت دەکەی ئیشێ دەکەی ئێستاکە وەختیەوەیە ئیسراحەتە چی بکەی ئێوەم کردی وا ئەوە نییە لە مارێمە ناچمە دەر لە خۆم ئیسراحەتم کردی ها گورە لە مارێ تو ئیسراحەتەوە گورە تو بە خۆت ئیسراحەتت کردی بەس ئیسراحەت لە منداڵان تێکدایە خۆرە چم لێ کردی لە سەلامەت بین بەس ئەوانە مارەکەیان تێکدایە عباس با قورعان لە دووشتە چی دەگەڕێم چاوم دەردەی نایبینمەوە پێیان دەرەوە شتە لە چێ هەنازانن تو شت لە بۆ چیە ئێستا ڕاوەڕە توخوات لۆ بەسەر قادرمەی کەتی چیشت بە سبلیتە ڕەکە لەگەش سبلیتی گرتە وەرە عباس براکەم گۆتم دەستەچی تێرە جێڕم بۆ چابەوە ئەم لۆ بچم وەستایان بینم کۆمەڵک پاری لە بستی مێ گورەوە وەڵڵاهی مارم قەبلە هیچ عیبی نییە لەو گۆڕێ بۆ سبلێت دەگرتە لەبە ئەوەی نییە بێئیشی لەبەر ئەوەی نییە تەقاوت بی نازانی چ بکەی بەوی دەگری بەوی دەگرۆتە بڕۆ دەری هەوایەک لێت بدە سەلامەت بێنەوە خورە بچمە چێ بەرە پێم بڵێ چ جێ بچمێ ئەوە باخچەیە ئەوە پارکە ئەوە بندیواری مزگەفتەیە دۆبینەی بکە دامەی بکە خوعافت کە لۆ بندیواری مزگەفتی لۆ من دەست نادا دەبی هەر غەیبەت و غەیبەتکاری بکەین ئەی باشە کاکە بڕۆ پارکەچی باش عباس وەژێ تو دەکەم وای دەبی ئەگەر نا بەجێم دەکەی زۆر زار ئیشەیە ئیش بابرێن هەندێک ئیشەیە بابرێن هەرە ساتێکە تشتەکە بگەڕێ دەبینیەوە کاچێن توش لۆم بگەڕێ ئێ وڵڵاهی ئەگەر دیتمەوە خەمیش لە لای خۆم دەگەڕێت توش هەوڵەکەم لۆ بەس بەجێم بکەی ها ئەرە وڵڵا بڕۆ دەرێ هەوایەکی هەڵمژە باشە دەرگم دەڕۆم باس عباس با خودا هەرم خەراب نیمە کورە ئەوانیش دەگەرم خەراپن سەلامەتی بە جۆم ناکەن نا ئەتوو بڕۆ دەرێ لە بۆ ناخواردنەوە لەوە مالێ بەس 24 ساعت لەو مالەی دائیمە نیان خەریکی کارەبا و ئەولا کاکە دەبتە مشکلە ڕۆژێک دادی لێ تێک گیر دەبە خوا نەخواستە با شەڕەشی دروست نەبیتن جێکی یەکەچی بشێتن بەو خودای مەزید خوشکم شتەچی لێبی قڕقڕتۆکت دەگرم دەتخەنچێنم وەرە ئەڵاز غەمی هەندێت بەلباری بەخوای دەرەقەتی وینایەم ئەتو غەمەچی لە من بخۆ بڕۆ دەرێ هەر ڕەزاش قورستەبی لە مارێ ئەو جا من دەڕۆم وعد شێوە دەڕۆی سەلامەت دوی دەدانیشا ئیشمەتی زۆرەکەمانەکە خۆ نێوەڕانە چێوە ڕۆی وەڵڵاهی من دەڕۆم ئەرێ وەڵڵا پێی بێ نەمەبە بۆ خودای ئیشم بەجی هێشتە قەندۆم لەسەر دوکانی بەجی هێشتە دەتارەمەڕۆ قەندۆش مێشتی تەواونی ئەو هاوامەکە تەرتیب مێشتی زۆر مەزبوونی دەتەسە فێری لێ بکەن ئەو جا من دەڕۆم عباس وەختی ناخواردنێت خۆمەڕۆ دانا تەواو ئەوە هیچ بزانێ لەسەوەش قسەی دەکات هیچ نییە ئادی مەتی بەچێ بخۆتەوە وەچی پێکات چ نییە نا ترتيب زوبي اخي زيق نعم ترتيب حيل عليك خوافي ئەو دنیاە لۆ وایە خوددایە کە گەنج بووم ژنەکەم قەت حەزی نەدەکەن سمەدەی ئای قوربە سەری کە ئەو مۆبایلە پەیدا لە ڕۆژێکدا ئێستاکە 10,000 تەلەفۆن دەکەن چ دەکەی لۆ چێ دەزی لەگە چێ ئەها زووەرەوە ها مەچۆ لای هاوڕێکانت ئیتر وردە هاوڕێ نزیکەکانم لەدەستدا و نەما چونکە بە گەنجی هاوڕێم نەگرت ئێستاش هاوڕێیەکی وام نییە دڵم پێ بکرێتەوە دەتدڵی خۆمی لۆ بکەم هەدی منداڵەکانم لۆ ناری پێشتر هەر پرسیارێکم لیان کردایە بە جوانی جوابیان دەدامەوە ئێستاش بەرگەی ناز و فیزم ناگرن هەر پرسیارەشیان لێ دەکەم جوابم نادەنەوە ئای دنیایەکی چەند بێوەفایە خوددایە
باجی نەخشین نییە کاتی خۆی لە دایرەی چایە چیمە بوو بەێ وەڵاهەوە ماشەڵڵا ماشەڵڵا وەچی خۆتی نەگۆڕایە دەفا بچمە پێشتریش دا تاکیت کەمەوە باجی نەخشین کۆی کاکاتی کو ناوی من دەزانی ناکە برەی نادناسمەوە دای کاک مەجید ئەتونی الحەمدولله لە کۆتاییدا ئەم نەتناسیەوە پاش 4 ساڵان بە بیرم نایەتەوە بەس کاک مەجید بەرێ کات و هابووی کاسەر و ڕیشتە و هابوو کچێ چل لێ بشارمەوە ئەو ژنە ئەو مارومدارات دەهێرە نەمە خێر لە خۆم ببینم هەر ڕۆژێ بە دەردەکەم دەبن بەخوای ماگەچ دەبی تەماشای خۆم هەر نەکردیە ئەی ئێستا چ دەکەی بە چ خەرێکی هەر لە دەوامی ناوەڵڵا ئەو قەرارە ئەم نیشی گرتەوە تەقاویت بوومە ئەرێ وەڵڵا خۆ خراترە منیش تەقاعود بوومە بەڕاستە ئەرێ وەڵڵا ئەدی ئەو چ دەکەی لێرە هاتوو واللهی ئەمن کوڕ و کچەکم مابوو ئەوان ڕۆشتنە ڕێی خۆیان هەم بە تەنێ بووم لە ماڵە گوتم بابێن تۆ زەگ لە پارچی دانیشم بەتەنێ بووی ئەرێ وەڵڵا ئەدی پیاوەکەت لەوی چاوم کۆرە بی زمانم لا یۆ کوڕە ساڵە چند چوین بۆ سەفرە ئێ والله هەموو خڕ بووینەوە ئەو گوتی ئەم ڕسم دەگرم ئێ والله هەموو ڕاوەستا نەویژ على ساز ڕسمی دەگرێت ئێ کامیرەی گرتە دەستی هەر کشاوە هەتا چۆ سەر جادەی هەموو بانگمان کرد گوام دەم کوڕە پیاوەکە مەڕ دێگۆ نانە ڕاوەستا جوانە ڕسم جوان دەدەچی ڕاپی کەپەک لێدا فڕیدا ئەو لە پانی کرد مرد ئارێ وەڵا مرد لا حول ولا قوة إلا بالله هزار رحمتي بيفي ئارێ وەڵا يعني ساتو بتني ها ئەرە وەڵا بەتەنێمە تەنیا ماو مەجید ئەتوو لە دایرەی چەند پیاوەکی قۆز و جوان بووی ئێستش چل لێ هاتیە ئەو سندان کوشتی ئەو ژنەی من چما لێرە گەڕی خێر لە خۆم ببینم ئەو منداڵانە ماشەڵڵایان لێبی لێ ناگەڕن لە خۆم بخەفتم غام لەسەر غەمی ئەتوو لە خۆت بەوام بەستیتەوە چک زۆر کەس هەیە هەز دەکا خزمەت شت تۆ بەڕاستیتە ئەرێ وەڵا دە یەکم لەوانە پێبشانە نەخشی خێرت دەگاتی وەڵا زۆر کەس هەیە یەکم پێبشان ئەی زۆر کەس هەیە بگەڕێ لە چێ بگەڕێ ئێ هەستە لە پارکەی بگەڕێ لە پاکەی ئا تۆ چ دەری وەڵا نەخشین ئەمە کەسی نابینم کوڕە مەجید وەرە دانیشە وەرە دانیشە ئەوە دانیشتە کەسی لێ نییە چ دەکەێت تۆ چ دەکەیەوە ئێستش کەس نابینی بە ئەتوی دەبینم بۆ گوڵەکەمە لۆ سمان نەخشین ئەتوو مەقسەدت بەخۆتە نەخشی دەرێم ئەدی ئەو ژنە سندان کوشتیا ئەدی ئەو منداڵە هارانە چیان لێ بکەم کوڕە سندانیان لێدا هەر پیاوەک لە ماڵە سۆز و خۆشەویستی و گرنگی پێدانی نەبوو دەبی لە دەرەوە ژیانی خۆی بە حەڵاڵی دروستکە لەسەر سونەتی خوا و پێغەمبەری نەخشین بەڵێ دەرەم ئەگە خوا کردی ئەم تو بە یەکتر گەیشتین ئێ گرنگیم پێ دەدەی ئەرێ وەڵڵا لەسەر سەری خۆمت دادەنێم وەک تاج ئەدی لە چێ بشی ئەوە کەی خەما ئەمن خانی خۆم هەیە معاشی هەردووکشمان بەسە بۆ ژیان زۆر سپاس خوای گەورە زۆر سپاس بەخوای خێری تێدا بۆ ئەو ڕاهاتی مەپارچی مەلا مەخدیر خۆت بگرا بە خۆم بە نەخشینی هاتی هەستا هەتا زۆر مۆزعی ببڕێنینەوە هەستا بابڕ دوای ئەوەی برای نەخشین ڕازی بوو خوشکەکەی شوو بکاتەوە بە ئامادەبوونی برای نەخشین و چەند ناسیاوێکمان نەخشینم لەسەر سونەتی خودا و پێغەمبەر مارە کرد و ئیتر ژیانێکی نوێمان دەست پێ کرد
یا ڕەبی خوا مبارەک بکات ئامین آمین یا رب ئینشاءالله خوا ژیانیان پڕ بەرەکەت دەکات پڕ خۆشی دەکات آمین یا رب خوایا زۆر سپاس مامۆستا ماڵەتەوە بیا یاخۆ پیرۆستان بی سەلامەت یا ڕەبی ئێستا پێ بێ کاک تەحسین فەرموو مامۆستا تووشی مشاکلم مەکە ئەتوو تەکیری لە دادگای مالەکراینە مامۆستا گیان ئەمن بە خۆم لەگەنیان چوومە محکەمەی وەنیە کاک مەجید زۆر ڕاز دەکات مامۆستا هەتا حاجی عەبدوڵای خۆشمان لەگەدا تەوە بسەلام مادەم ئەوتان لەگەدا بوو هیچ ڕەمی چێشەمی هەندێک نەبی نا یاخۆ پیرۆستان بی یاخوا پیرۆزە مامۆ ممنون ممنون هەستە سامان هەستە ئەو پاخلاوەی بینە شەربەتی بینە هەستە دەی بەسەر چاو بامەگە ماڵەتەوە مامۆستا ئەی دەستەکانت خۆشبی نەشی باوەڕ دەکەی 10 ساڵیش دەبی ئەم دۆڵمەچی وا خۆشم نەخواردیە نۆشی جانت بێ بەنانی خۆباتێر بێ دەخۆم زان سبحانە تەماشا ئەو نانەی ئێدە وەڵی بە حەسرەت بم ڕۆژێک نانەچ ئەو هەموو خواربا لە ماری خۆم دایم سەمونی سێ ڕۆژیان لە پێشم دادەنا ڕق نەدەیزانی دۆڵمەچی لێنێ نەدەیزانی برنجە چی لێنێ هە لێگەڕێ لێگەڕێ ئەرێ مەجید دەبەستە باسی وان مەکە والله ڕاست دەکەی ئەوجە مەجید یاڵا هێشتا شیرینی دەستی منت نەخواردیە تو بەڕاستە سماشتیت کەس دەزانی ئەدی محەلەبیەکەم زۆر زۆر تایبەتە خەلیت دەکەم لەگەم محەلەبی ئەوز ئەمە چەند حەزم لەم حەلەبیە ئەدی کاستەر ئەرێ وەڵڵا تۆ بزانت چیت بۆ لێدنم بزانت چۆن خزمەتت ئای دەکەم خوایە زۆر شکر ئەوە دەبی ئەم چی شەشی باشم کردی ئەو ژنە خاتونەت بە نسیبی من کرد زۆر شکر خدای گەورە دەخۆم دەستی خۆم لەگە دەخۆم یاڕەبی خۆیان بە زیادی بکەیت نەخشین زۆر منی خۆش دەویست منیش ئەوم خۆش دەویست بۆ یەکتری دەتوانینەوە بەڵام نەمدەزانی کو ماڵەوە تێبگەینم هەر بۆیە بەیانێکی زوو هاتمەوە ماڵێ وەرە کچم وەرە یاخوا بەخێر بێ بابەت جان حەلیم بێ سەر چاوم وەرە حەلیم وەرە ئای بابا ئای کچم بابت چەند بەختە وەرەگە بزانم الحەمدولله خی بەزیادی ئەرێ مەجید ئەوە تو شەیدنە نەهات بیەوە والله هاتوو بزانی هاتوو بەردەوام دوعا وزار نەدەکردی شەشی بینمەوە ئەی باوکە دۆزیتەوە خوا دوعا وزای داکتی قبول کرد ئەخر چ ئیشەکەم ئیشەک دیتەوە کچەکەم ئیشەکەم دیتەوە نەبیتەوە چ ئیشێک والله ئەوەی ڕاستی بی کچەکەم برادەرەکەم هەیە وەخت خۆی دەمناسی هەبوونا ئیمارەی دەکرد چای بە من کات حەلیم گوتی مەجید مادەمێت تو تەقاویتی نەمارێ دانیشتی لۆ نایە لێرە ببێ حەراس هەتا سبیانێ بەشەو بە ڕۆژیش هەروە ناومانم دا وی الحەمدولله یا ڕەبی خوا خێری بنووسێت والله کوڕە مهم ئەتوو مرتاح بی لە پرتەوبۆڵی ماڵت نەجات بیت نەزانین چ پرتەوبۆڵەکتە کرد کچەکەم خۆزگە بابەت پێش 10 ساڵ پێش ئێستا ئەو ئیشەی بدیت بایەوە خۆزگە باوکە جان بەخوای دوعا و نزات قبوڵە ئای خوایەوە چ دوعایەکت کرد بەخوای مەجید ئێستاش دوعاکەم خوایە ئەوەی بی ئێشە ئیشی بدێ چونکە بێ ئیشی گەلک ناخۆشە ئامین یا ڕەبی آمین خدایە دوعا و نزای قبول کە یا ڕەبی خوایە